کەی بڕیارە ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێک بهێنرێەوە تا چەند هەوڵەکان بۆ ئەوەن کە پارێزگاری کەرکووک کورد بێ و لەناو کوردیشدا پشکێکەتی نیشتمانی کوردستان بێت. لە پێش هەموو شتێکە دەستخۆشی لە کاکسالارێکە مەمڕۆ بۆ بڵاوکردنەوەی ئەم بەرهەمەنایە بە ئەمە لای من بەرهەمێکی گەورە و پیرۆزە چونکە بەڕاستی باز لە دۆسیەکی هەستیاری میلەتەکەمانەکە. بێگومان کەرکووکش خەریک بووان فال کرێ لەم فترەیە ئێستا بە هیمەتی خەڵکی کەرکووک و هەموو لایەک کوردستانی بوونی کەرکووک جارێ بەلای کەمەوە هاتۆتەوە دەست سەلمێنراوەتەوە دەربارەی ئەوەی کە بۆ مەسلەی پارێزگار مفاوزات دەست پێ بکە گفتوگۆ لەگەڵ لایەنەکان دەست پێ بکە من خۆم داوای ئەوە کەم جارێک کوردی بە کوردی دانیشن ئەو جا لەگەڵ لایەنەکانی ترشا دەست پێ بکەن و پێم وایە لە کاتێکی زووە دەست بە دانیشت نەکرێت. تا ئێستا دەستنیشانی هیچ کەسێک نەکراوە قسە لەسەر هیچ کەسێ نەکراوە جارە شەرتە ئێمە لەسەر لەگەڵ لایەنەکانە بگەینە دەرەنجامێک بۆ ئەوەی ئەو پارێزگارە هەر کەسێ بێ خزمەتکاری خەڵک بێت. کاک وەستارە سڵچی لەسەر ئەو سەرکەوتانی یەکێتی نیشتمانی کوردستان لە ناوچە دابڕێراوەکانێتی بە تایبەت لە کەرکووک کردنی پێناوەتوان بڵم سنگ و قورسایی بۆ ئەو ناوچانە گوێڕاوەتەوە وای کردووە کورد لەوێ پێگەی کورد بەهێز دەبێت. من خۆم کارێکتەرێک بوومە لە بەدەستهێنانی ئەو کارانە لەبەرەوەی هەم لە ناو دەنجی هێزی تایبەت و هەم لە ناو گەڕەکەەکانی کەرکووکش کارم کردووە ئەوەندە دڵخۆشم نازانم چۆن دەری بڕم لە ڕاستیە هەرەوەنم پێکرێ بڵم سپاس بۆ ئەو خەڵکەکە لەبەر لەبەر خاترەوەی لیستەکەی یەکێتیە لیستەکەی فلانە یا فلانە لەبەر خاترەوەی توانیان نازنامەی نەتەوەیی نازنامەی کوردستانی بوونی کەرکووک بەدەست بێنەوە بۆیە جێی خۆی دەستخۆشی لە یەکە بە یەکەی و خەڵکە بکەم کە دەنجی داوە. دەنگی فێری کردووە ئەم کەمکردنی تاچەنە کاریگەری لەسەر کەرکردنی ڕێژەی کورسیەکان و توانای کورد لە کەرکووک. دەنجی کورد کەمی نەکردووە لە کەرکووک بەڕاستی زیادی کردووە با واقعی بن بەڵام هەندێک لایەن دەنجیان سوپاند حەقە قسە لەسەر ئەو لایەنانە بکرێ و حەقە کوردیش قبوڵی نەکە ئەو دەنگە بۆ سووتا بۆ ڕۆی بۆ نهاتیتە ناو تەحالوفێکە و بۆی نەڕوە دووهەمیش هەندێک خەڵکە بۆ دەنجی نەداوە ڕەنگە دڵی ئاجز بێجی ناگەر ئەمانە لێک دەیتەوە دەنجی کورد قاتونیوە زیاترە لە هەردوو لایەنەکەی ئەوە وای نییە بڵێ دەنجی کورد کەمی کرد. پۆستی پارێزگار ئەگەر لاگەرێکە نیشتمانی کوردستان پۆستی پارێزگار ببات ئایا دەسەڵاتی تەواوەتی بێ بە پارێزگار سبەی بۆ بەتایبەتی هێزەکان کاتێ پرسیاری بابەتی ئەوەی کە یەکێتی بابەتی ڕێکەوتنێک هەبوو بێنە ڕۆژێک سەبارەت بە پۆستی پارێزگاری نینەوە و لەگەڵ کەرکووک یەکێتی یەکەمیان هەر کەسێک بێ پارێزگارێکی بەهێزە بێت چونکە دەنجی خەڵکی لە پشتە بە دەنجی و ئەندامانەی ئەنجومەنی محافەزای بێتە پارێزگا بە تاکیدەوە مادەم قووەتی خەڵکی لە پشتە پارێزگارێ بەهێزە بێ هەموو دەسەڵاتێکشی دەبێ پارێزگار شتێک دەسەڵاتی لە وەزیری داخلی کەمترە لە شارەکەی خۆی بەقەت ئەوە دووهەمشیان بۆ ئەو دەنگۆی کە گفتوگۆ هەیە وەڵایە من حەزەکەم من علمی ڕسمیم لێ نییە ئەوە جاردە پێشبینیەکەن بەڵام بەڕاستیەکەی لەمڕۆ مفاوزات بکرێ شتەکەمە گفتوگۆی کوردی بە کوردی شانازیە.